تەرخانکردنی 11 ملیار و 300 میلیۆن دینار بۆ تەواوکردنی دوو پرۆژەی استراتیژی زانکۆی هەڵەبجە بە هەوڵی وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بووە بە بڕوای سەرۆکی زانکۆی هەڵەبجە. ئەمە هەنگاوێکی گرنگە بۆ ڕزگاربوونیان لە گرفتی نەبوونی بینای بەشە ناوخۆیی کوڕان و سەرۆکایەتی زانکۆ. هاوکات هۆکارێکی سەرەکیشە بۆ بەرزکردنەوەی ئاستی زانکۆی هەڵەبجە لە ڕیزبەندی نیشتیمانی زانکۆکانی کوردستاندا. جەنابی وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی سەردانی ئێمەی کرد لە مانگی شوباتە و ئێمەش ئەو کێشە و گیر و گرفتانەمان خستە بەردەمی وعدی پێیان کەوا ئەو کێشە و گرفتانەمان بۆ حەلکا لەسەر هەمویانەوە کێشە و گیر و گرفتی بەشە ناوخۆیەکان وانە. طبعاً بەجوودی هەموو لایەک توانرا ئێستا الحەمدوللا ئەم بڕەبوجەیە تەرخام کرێ لە ناو زانکۆ ئەوە کێشە و گیر و گرفتمان هەیە بە تایبەتینی بەشە ناوخۆیەکان و نەبوونی جێگا لە سەرۆکایەتی. ئەتوانم باوەڕ کەم نیوەی جوهودمان سەرف کراوە بۆ ئەو شتانە، بەڵام ئێستا لە جیاتیەوەی سەرفیکەین بۆ ئەوەی بەشە ناوخۆیەها کێشەی گاز نییە و نەود نییە و پاز نییە و ئەمانە هەوڵێن کەوا ئێتیمان بین بە مەسەلەی ڕانکین. بەڕێوەبەری بەشی ئەندازە و پرۆژەکان ئاماژە بۆەوە کات ئەو بودجەی تەرخان کراوە پرۆژە استراتیژیەکانی زانکۆی هەڵەبجەی پێتەواوە کرێت. هیواشی وایە هەموو لایەک هاوکاری زانکۆی هەڵەبجە بکەن چونکە زانکۆیەکی نوێیە و پێویستی بە هاوکاریە. پرۆژەی بینایی سەرۆکایەتی زانکۆ پرۆژەیەکە بای 8 میلیارد دلار 8 میلیارد دینار لە ئەسڵا بای 3 میلیاردی لێ جێبەجێ کراوە. هەیکەلی پرۆژەکە بەشێکی زۆری تەواو بووە. ئێستاش ئەو 5 میلیارەی کە بۆی تەرخان کراوە کۆی ئەو پارەیە کە پێویستە بۆ تەواوبوونی پرۆژەکە. بەڵێ من جەخت لەوە ئەکەم کە ئەو پارە بەشەکە بۆ ئەوەی پرۆژەکە تەواو بێ و کۆمپانیاش ئامادەیە لەسەر خەتە بۆ ئەوەی هەر کاتێ فەرمانی دەست بەکارکردنەوەی پرۆژەکە دەرچوو دەستکا بە جێبەجێکردنی پرۆژەکە. پرۆژەی بینایی بەشە ناوخۆیەکانی کوڕانیش ئەویش پرۆژەیەکە پرۆژێکی گەورەیە. بودجەی پرۆژەکە لە ئەسڵا 9 میلیارە، تقریبا 4 میلیار و 700 لێ خرج کراوە. ئێستا بڕی 6 میلیار و 300 دووبارە فەرمانی بۆ دەرچووە کە پرۆژەکە دەستکاتەوە جێبەجێکردن. زانکۆی هەڵەبجە لە ساڵی 2010 دامەزراوە لە 3 کۆلێژ و 11 بەش پێکاتووە. لە ئێستادا 14 پرۆژەی لە بواری جێبەجێکردندا ڕاگیراوە بە تەرخانکردنی ئەم بودجەیە کە 11 میلیارد دینارە. دوو پرۆژەی استراتیژی دەکەوێتەوە گەڕ. 11 پرۆژەی دیکەشی چاوەڕوانی تەرخانکردنی بودجەیە. بە تەواوکردنی ئەم 14 پرۆژەیە زانکۆی هەڵەبجە دەچێتە قۆناغێکی باڵاوە لە گرفتی نەبوونی بینە بە یەکجاری ڕزگاری دەبێت. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.